ململانەی توندی نێوان ئێران و ئەمریکا بەردەوامە و ئۆمۆڵەتەی بۆ ڕێکەوتنی هەردوو وڵات دیاری کرابوو. کۆتایی هات بەبێ ئەوەی ئەو دوو وڵاتە گەیشت بێتنە ڕێکەوتن. هەر بۆی ئەمریکا و ئێران لەسەر لێواری تاقیکردنەوەیەکی نوێدان و ئەگەری دەستپێکردنەوەی گژیەکان لە ئارادایە. سەرۆکی ئەمریکا دەڵێت ئێران ئەو ڕێکەوتنەی ناوێت کە ئەوان دەیانەوێت و بەلایانەوە پەسەندە و جەخت لە بەردەوامبوونی فشارەکانی سەر تاران دەکاتەوە. بەرپرسانی ئێران دووپاتی دەکەنەوە لەوەی گەروی هورمز بەداخراوی دەمێنێتەوە تا ئەو کاتەی ئەمریکا پابەندی ئەوە دەبێت کە پێشتر ڕێکەوتنی لەسەر کراوە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە نوێترین لێدوانیدا ڕایگەیاند ئێران ڕێکەوتنی دەبێت، بەڵام ئەو ڕێکەوتنەی ناوێت کە واشنتۆن دەیەوێت و پێویستە لەسەر ئێران ئاڵای سپی هەڵبکات و ڕادەستبوون ڕابگەیەنێت. ترامپ جەختی کردەوە فشارە ئابووری و سەربازیەکانی سەر ئێران بەردەوام دەبن و ئاماژەی بەوە کرد گەماروی دەریایی سەر ئێران و دروستکردنی فشاری ئابووری نوێ لەسەر تاران بەردەوام دەبێت. وتیشی هەڵبژاردنەکان هیچ کاریگەری نابێ لەسەر شێوازی بیرکردنەوەی ئەو بەرامبەر تاران. لای خۆیەوە محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئێران جەختی کردەوە وڵاتەکەی گەروی هورمز ناکاتەوە تاوەکو مەرجەکانی یاداشتی لێکتێگەیشتن جێبەجێ نەکرێن، لەوانە هەڵگرتنی گەماروی دەریایی سەر ئێران و ئازادکردنی پارە بلۆکراوەکان و هەڵگرتنی سزاکانی سەر نەوتی ئێران و کۆتایی هێنان بە هەڕەشە و ئۆپراسیۆنە سەربازیەکان. سەرۆکی پەرلەمانی ئێران لە وتەیەکیدا باسی لەوە کرد دوژمن کە یاداشتی کۆتایی هاتنی جەنگی بەهۆی نائومێدبوونەوە قبوڵ کرد هەر خێرا لە بەڵێنەکانی پاشگەز بووەوە. دووپاتی کردەوە ئێران ئامادەیە بۆ بەرەنگاربوونەوە و توانای گەیاندنی شکستی بەهێزتری بە دوژمن هەیە. هاوکات عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران وتی ئەمریکا داوای ڕادەستبوونی بێمەرجی ئێرانی دەکرد و تاران بەرەنگاری ئەو هەوڵانە بووەوە و شکستی پێهێنا. ئەو یاداشتی لێکتێگەیشتنی واژۆکرا لە بەرژەوەندی ئێراندایە و ئەوە شوای کرد لایەنی بەرامبەر دوای چەند ڕۆژێک پێشێلی بکات. قەوارەی زایۆنی دژی ئەو ڕێکەوتنە بووە و هەموو هەوڵێک دەدات بۆ شکستێنانی جێبەجێکردنی. لە ئێستادا ناوچەکە و جیان بە ئەستیارترین قۆناغدا تێپەڕێت بەهۆی بەردەوامبوونی ناکۆکی نێوان ئێران و ئەمریکا لەبارەی گەروی هورمز و پارە بلۆکراوەکان و نەگەیشتنە ڕێکەوتن. بەتایبەت کە ئامادەکاریە سەربازیەکان بەردەوامن و دەرفەتەکانی چارەسەری دیبلۆماسی کەم بووەتەوە.